جوان سلااوت لێبێ ئەم کاتت باش ئەمڕۆ لە گەڕەکی ڕەحیماوی شاری کەرکووک پەردە لەسەر وێنەی یەکێک لە شەیدانی کارە تیرۆریستەکەی 16 ساڵی 2007 لا دەبرێت کە ئەویش وەرزشکار و ناوبشیوان و بەڕێوەبەری ئیدارەی لیژنەی ئۆلۆمپی عەبدولمەجید محەممەد بوو کە یەکێ بوو لە وەرزشکارە دیێرینەکانی ئەم شارە. سلااوت لێ بێم کاتە دوش یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە شەیدانی خۆی بەرز و پیرۆز ڕدەگرێ و ئەم ڕۆژ دەبینین وێنەیەکی شەهید عەبدولمەجید لێرە دانراوە. یەکێتی نیشتیمانی کوردستان تا چەند لە خەمی شەهیدانەوە تا چەند وەرزشکاران بەلای یەکێتی نیشتیمانی کوردستانەوە گرنگن. ئەگەر سەیری مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەیت و سەیری مێژووی ئەم شارە بکەیت بە هەر کوچە و کۆڵانێکە بە هەر شەقامێکە ئەڕۆی پەیکەری شەیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دیارن کە لە پێناوی خاکەکەیان و لە پێناوی وڵاتەکەیان جانی خۆیان بەخت کردووە. بە دڵنیایەوە کاپتن مەجید یەکێکە لەو شەیدانەی کە بەدەستی تیرۆر و بە کارەساتێکی دڵتەزێنی تەقینەوە لەم شارەیە بەدەستی تیرۆریستەکان شەهید بووە. ئەویش بە هەمان شێوە لەگەڵ پاراستنی ئەم شارە و لەگەڵ هەموو خەڵکی ئەم شارەیە بەردەوام بووە و بوارەکەی ئەم تایبەت بووە پیاوێکی وەرزشوان بووە لەم شارە و یەکێکدارە وەرزشوانە دیارەکانی ئەم شارە بووە. خەڵکی ئەمە بێ بچن بە پیری دەنگدانەوە و لێرەوە من دەست و چاوی هەموو خەڵکی کەرکووک ماچەکەم بە تاکی خەڵکی کەرکووک کە لە ڕابردوو درێغیان نەکردووە لە قوربانیدان دڵنیاشم سبەینێ بە سەخاوەتەوە چنددەنگەکانیان دەدەن و جارێکی تر پیشانی دۆست و نارێدەن کە کەرکووک شارێکی کوردستانیە و هەموو کاتێکیش لە مێژوو چۆن کورد ئەکسەریەت بۆ لەم شارەوە ئێستش جارێکی تر کورد بەو ئەکسەریەتە مێنێتەوە و لێرەوە دووبارە سەری ڕێز و نەوازێش بۆ کاپتن مەجید و هەموو شەهیدانی کورد و کوردستان دانوێن. کاک حەربی بەڕێزت وەکو سەرۆکی لیژنەی ئۆلۆمپی ئەو کات و ئێستاش کاپتن مەجید یەکێ بوو لەوانەیە کە پێکەوە کارتان کردووە تا چەند پیاوێکی دڵسۆز تا چەند پیاوێکی وەرزشکار و وەرزشی خۆشەوی. وەڵای زۆر سوپاس. مەجید یەکێک بوو لە دروستکەرانی لیژنەی ئۆلۆمپی کەرکووک، کادرێکی دڵسۆز، کوڕێکی بەوەفا بە تایبەتی بۆ وەرزشی کەرکووک و بە تایبەتیش بۆ وەرزشی ڕەحیماوە سەری ڕێز و نوازشی بۆ دانوێنین داوای لە بردنش لە خێزان یەکەین. ئێمە ڕەنگە وەکو پێویست نەمانتوانی بێبارێکی خۆمان هەڵسین بۆ هێزارێکی تر داوای لە بردنیان لێکن و سوپاس. دادەجان وەکو خانەوادەی کاپتن مەجید ئێوە چیتان هەیە بۆ بەرپرسانی یەکێتی بۆ وەرزشکاران کە ئەمڕۆ گەر بە وێنەیەکش بێت یادی ئەو شەیدان دەستخۆشییان لێکم بەڕێزن زۆر مەمنون. کاپتن مەجید من خێزانیم بەکارەتە هاتێکی دڵتەزێن ڕێی 16 لە 2007 هیچ دڵم پڕە ناتوانم هیچ بڵێم دەستخۆشتان لێکم و مەمنون. سپاس. بەڵێ وەکو باسمان کرد وێنەکەی کاپتن مەجید لێرە دانراوە کاک حازم اسماعیل هەمەوەندی ئەندامی بەشی وەرزشی و کادری پێشکەوتوو یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئەرکی خۆی ئەم وێنەی گرتووەتە ئەستۆ. کاپتن چۆن بووە بیرتان لەوە کردەوە وێنەی کاپتن مەجید لێرە دابنرێت؟ ئێمە وەکو وەرزشکارانی شاری کەرکووک وەکو بەڕێوەبەری من خۆم بەڕێوەبەری بەشی وەرزشی بەهەریەی کەرکووکم ئێمە وەفایەکە بۆ وەرزشکار کاپتن مەجید کە ئەم ڕسمەمان بۆی دانا و پەردەمان لەسەری دادا و مساهلی لەوە زیاتر و لەوە زیاترشی بۆ بکرێت بۆ خانەواداکەشی نابەس بۆ خۆی. بەڕاستی ئێمە ئەمە ئەرکێک یانی شتێکی زۆر کەمە بەرامبەری ئائیلەکەی کردومانە. ئەمە وەفایەکی خۆمان بوو بەرامبەری و زۆر سوپاستانەکەم. بەڵێ وەک باسمان کرد کاپتن مەجید یەکێ بوو لە وەرزشکارە دیێرینەکانی ئەم شارە و ناوبشیوانی پلەیەکی عراقی و یەکێ دیکە لەو ئەو بەڕێزەی کە لە کارەساتە دەستێکشی لە دەستدا کاپتن کارزانە. کاپتن کارزان سلااوت لێ بێم کاتت باش تۆ لەو کارەساتی ڕوویدا لە بەردەم لیژنەی ئۆلۆمپی تۆ لەو کاتە لەوێ بووی لەگەڵ کاپتن مەجیدا بوون ئەگەر باسێکی و ڕۆژەمان بوو. بەڵێ ڕاستەکەن دەستان خۆش بێ بەڕاستی ڕۆژێکی کارەساتێکی گەلێک گەورە بوو. دەدەقە پێشەوەی کە کارەساتەکە ڕوودا کاپتن مەجید بێکەوە بین لە ژوورەوە بوو ئیشەکانی تەواو کرد و بیناکەی بەجێش بەداخەوە کە دەرچووە دەرەوەی بیناکە کارەساتەکە ڕوویدا و کاکە مەجیدی خۆشەویستی شەهید و ڕۆحی شاد و ڕۆحی هەموو شەهیدانی کورد و کوردستان شاد بن. بەداخەوە کاک شەهیدێکی ترمان شە بوو نەوزادپاری ئەوش بە هەمان شێوەلەکە خۆمان بۆش لەو ڕۆژەیە شەهید بوو. منیش لەو ڕۆژە لە هەمان کاتە بەهۆی تەقینەوە قۆڵی خۆم لە دەستدا و هیوادارم کورد
بەیانی هەموو کورد بچێتە سەر سندوقەکانی دەنگدان و تۆڵەی ئەو ڕۆژانە لە دژمنانی گەلی کورد بکاتەوە و خۆی و سەنگی کورد لەو ڕۆژەیە بسەمێنن. دەستخۆش بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە قوربانیەکانی هەمیشە شەهیدەکانی بەڕێزەوە یاد دەکاتەوە و خانەوادەی شەهیدان و بنەماڵی شەهیدانش لای یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێز لێگیراون. خاتون تۆکو کچێکی کە تەمەن 3 ساڵ بووە ئەو کات دەتەوێت لەم ڕۆژەیە کە بەیانیش یەکێتی نیشتیمانی کوردستان و کورد لە بەردەم دۆخێکی هەستیاردایە دەتەوێت چی بە خەڵکی شاری کەرکووک بڵێ وەکو کچە شەهیدێک؟ من وەکو کچە شەهیدێک دەستخۆشی لە مەڵبەندی شەهیدانەکەم دەستخۆشی بۆ ئەوە کە یادی هەموو ساڵەیەدی بۆ ئەکەنەوە هەرچەنە یادەکە بچووکش بێ بەڵام بۆ ئێمە جێگای شانازیە وەکو کچە کوردێک حەزەکەم هەموو کەسێ بچێتە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگ بدەن ئیتر ئەو لانی کە خۆ ئێوێ چ لایەنێ بێ و ئەمڕۆ یادی 7 دیسەمبەری ڕۆژی ئاڵای کوردستانە با کورد سەر بکەوێ هەموو کەسێک سەرکەوتوو بێت و دەستخۆشی لە ئێوەشەکەم. زۆر سپاس. بەڵێ وەکو باسمان کرد یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە بنەماڵە و خانەوادەی شەهیدان بەڕێزەوە دەڕوانێت و هەمیشە یەکێتی خزمەتکاری تەواوی بنەماڵەی شەهیدان و وەرزشکارانە.